عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای پەروەردگاری لێ بێت ئەو کاتێک کە شەوێک لە شەوان دێتە دەر، کاتێک کە ئەمیری دراوە بەدەست ئەو دێتە دەر سەیر دەکا ئاگرۆچکەیەک لە دەرەوەی شار کراوەتەوە. بەدەم ئەو ئاگرۆچکەیەوە دەڕوا دەڵێ بزانم چییە. ئەمیر دەبێ ئاوا بێ، خزمەتکار بێ، شەوانە گەڕاوە بەناو شاری مەدینەدا بزانێ کێ پێویستێکی هەیە، کێ حاجەتێکی هەیە بۆی جێبەجێ بکات. بەڵێ ئیمامی عومەر کە دەچێت ئافرەتێک دانیشتۆ بە دیار چەند کۆرپەیەکەوە، دووسێ کۆرپەلەی لە بەردەمدا منداڵەکانی دەگرین لە برسان. دەڵێ ئافرەت چیەوە تۆ بۆچی وا لێرە دانیشتی بەو شەوە درەنگە؟ ئەو منداڵانە سەرمایان دەبێت. دەڵێ خەلیفەی موسڵمانان بزانێ، خەلیفەی ئیمانداران بزانێ. دەڵێ بۆ خۆ ئەو ئاگای لە هیچ نییە. دەڵێ ئەگەر ئاگای لە هیچ نییە چۆن دەبێت خەلیفە بێ؟ ئاگاشی لە ژێردەستەکانی خۆی نەبێت. ئەگەر خەلیفەی ڕاستەقینە بێت دەبێت ئاگای لە ژێردەستەکانی خۆی بێت. ئیمامی عومەر دەشڵەژێ ژێردەستەکەی برسیە، دایکی چەند هەتیوێکە برسیە. بەڵێ ئیمامی عومەر دەگەڕێتەوە ماڵەوە، هەرچەندی ئارد و شت هەیە لە خۆی هەڵدەدات، پاسەوانی بەردەرگای پێی دەڵێت یا ئیمام تۆ ئەمیری ئیماندارانی، بێنە ئەوە بدە بە من بابەت بگێنم. دەڵێت تۆ گوناهەکانی من هەڵدەگری لە قیامەت؟ نەخێر ناوەڵڵا، دەکەواتە بیدە بە کۆڵمدا. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت کۆڵەکەی دەبات و هەندێک پێداویستیش دەبات، بەو شەوە درەنگە ئارد و هەویرێک دەکات و خواردن بۆ ئەو منداڵانە حازر دەکات. ئەو ئافرەتە نازانێت کە ئەو ئیمامی عومەرە. دەڵێت خوای گەورە پاداشتی خێرت داتەوە، تۆ بڕۆ تاوە خۆم منداڵەکانم تێر بن. دەڵێن نا، ڕاوەست، وەڵڵاهی ناڕۆم هەتا ئەو منداڵانە نەبینم پێدەکەنن بە پێکەنینەوە خەویان لێ دەکەوێت، اینجا بەچێتان بێڵە. بەڵێ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت کە بینی بە پێکەنینەوە خەویان لێکەوت، ئەو جار بە ئافرەتەکەی وت سپەینێ وەرە شەکوای خۆت لە ئیمامی عومەر کە و سکاڵای لەسەر تۆمار بکە. بەڵێ کاتێک سپەی دێت و ڕۆژ دەبێتەوە ئافرەت دەچێت بۆ ئەوەی سکاڵا لە ئیمامی عومەر بکات، دەبینێ کەسێک دانیشتووە لەو جێگایە کە هەمان کەس ئەو شەوەیە. دەڵێ ئەی ئیمام تەواو. دەڵێ نا بەخوا ناڕۆی، وەرە سوێن بەخوای ئەو حەقەی تۆ لە گەردەنی مندایە، وەرە عەبدوڵای کوڕم بانگی سەحابەیەکی تریش دەکات، وەرن ئێوە شاهید بن، من تاوانبارم بەرەو ئافرەتە. ئەو ئافرەتەش ئەو منداڵانی لەدەست برسی بوون، ئەویش تاوان بووە، تاوانی ئەو منداڵانە، تاوانی ئەو ئافرەتە بیخەنە گەردەنی من. ئەوە 10 درهەمیشم پێدای، بڕۆ وەسیەتیش بێ ئەو نووسراوە لەسەر سنگم دانن بۆی لە قیامەتدا ببێتە حوجەی ڕەدەستمەوە، بڵێ بخوایە لە سەردەمی فەرمانڕەوای مندا کەسێک هەبوو هەژار بوو تێرم کرد. بەڵام دەسەڵاتداران بۆ بخۆتان داناسنەوە ئیتەقی الله حەیثوما کونت. چەندان کەس برسیە، چەندان کەس هەژارە، چەندان کەس نەدارە. وەڵڵاهی ئەو خەڵکە هەژار و نەدارە لە تاو برسێتی خۆی ڕادەسڵەکێت، لە تاو برسێتی خۆی دێتە دەر. ئەو کەسێک کە دەسەڵاتداری پێت دەڵێم پێغەمبەری خوا پێت دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک دەسەڵاتێکی هەبێ لە دنیادا ژێردەستەکانی برسی بکات، بچەسێنێتەوە، ئاگای لە ژێردەستەکانی خۆی نەبێت، ئەو کەسە لە قیامەتدا حەشر و حیسابێکی وێرانی هەیە، ناچێتە باشتەوە. خوای گەورە پەنامان بدە.